مامۆستا پرسیارێترم هەیە. ئەی فەرموو گیان. مامۆستا ئەگەر ئەم مولحیدانە قەی ناکە ئاوا ڕیپۆرتیان لێنە ئەکاونتەکەیان بسووت لێنە قەی ناکە بەس سەیریکە تۆ هەوڵدە مەچۆ لایفەوە بە هیچ شێوازیەک تا ئێستا نەچوومەتە لایڤی. دەی زۆر باشە هەر هەوڵدە کاکە گیان هەوڵدە تیکتۆک بەکار مەهێنە تەنها ئەوانەی کەوە بە سوودن سەیریان بکات ماوەیەکی کەم سەیریان بکە و دایخەو بڕۆ خوێندنی خۆت بکە وا خوێندنش تقریبا هەفتەیەکی دەست پێکە باشە کاکە گیان. مامۆستا وەڵای وە قسەی تۆەکەم لە ئەکاونتەکەی ترم وەستەکەم داناوە چۆن ڕیپۆرتی لێ دەین ئیشەڵا ئەوان نیشەکەونە ڕێگەی ڕاست. ئەها سەیریکە ئێمە چەند مناڵی بە ئەخلاق و بە ئەتەکێت و بە ڕەوشمان هەیە دوعای خێریان بۆ ئەکات و سەرڕای ئەوەش خەمی ئیسلام و موسڵمانانێتی یەکخوای گەورە سەرکەوتوت کاکە گیان ئیشەڵا قسەکانت هەر هەمووی نەخشی بەردن تۆ یاخوا هەمیشە سەرکەوتوو بی. سەلام لە دایە و باوەشەکەم باشە لە خانەوادەی بەڕێزیشت. مامۆستا وەڵی باوکم چاوی ئەمەلیات کردا توانی باوکم ێژە دوعاە بۆم بکە. دوعای بۆ کەم یا ڕەبی قەت چاوی نێشێ خوا گەورە شیفای بدە خوای میلەکە باوەگیانتان بۆ بیەڵێ یا ڕەب لەگەڵ دایکیشتە. ئامین. باشە کاکە گیان. باشە مامۆستا دەست خۆش بێ. یاخوا بەخێر بێ.